میوانه که مهجایه برس ریاض اسعد او دام زرینری ارتش آزاد سوریه نها لادلب گلمه برس ریاض دماتا باش به نها قناغه هری بزحمت لسوریه دروست کردن ارتش که نشتیمانیه هفگرتیه چارچوبه وان هم گروپ پنچکدار به ایدیاین جدا به آراستین جدا به بچونین جدا تو پروسسی چاد بینی گلو دیاب صناهی بید تحياتي لك، تحياتي للسادة الله يسلمك عليه وبينيران. الصوت مسموع؟ نعم سامعين. الو تحياتي لك، تحياتي للسادة المشاهدين. طبعا نحن خارجين بدرني ما لا سركوتين هاتونا تدروا شۆڕشمان کردووە شۆڕشێک بەسەر ئەوەی لێکەوتەوە کە بەشێک لە دامەزراوە سەربازەکانی سووریە بەتەواوی هەڵوەشانەوە ئێمە لە بەردەم چەند ئاڵنگارێکی زۆر گەورەداین گرنگترینیان دروستکردنی وەزارەتی بەرگری و دامەزراندنی دامەزراوەی کارامەیی توانە بەرزە چەندین ئاڵنگاریمان لە بەردەمدایە سەختیمان لە بەردەمە بەڵام دەبێ بزانین 2000 هەوڵ هەیە بۆ ئەوەی ئەو ئاڵنگاریانە تێپەڕێندرێن و بتوانین سەرکەوین بەسەر ئەو کێشانی لە بەردەممادەین تاکو بتوانین قۆناغاکە بە سەرکەوتوی تێپەڕین بە تایبەتی ئاڵنگاری ئەمنی ئاڵۆز بە تایبەتیش کە ئێستا زۆرێک لە هەماهەنگی هەیە هەموو هەوڵەکان یەک خراونەتەوە بۆ ئەوەی کەم ئامانجە بێکن ولی کەواتە یعنی پرۆسێسا هەفگرتنە هەموو هێزین چەکدارێکی ئەحمەدشار دەبێژە لە چارچوبێ سیستەمی بەرگریە سووریێدا گەلو ئەف پرۆسێسە پێویستە سەرچ بنەما بە چا بێتە ڕێکخستن چا باوەری بێتە دروستکردن شتێکی سروشتێکە کارێکی لەو شێوەیە بکەن لەبەرەوەی ئێستا هەموو گرۆپە چەکدارەکانی گۆڕۆپای سووریا کە سەر بە شۆڕش بوون داوای ئەویان لێکراوە ببن بە بەشێک لە دامەزراوەی سەربازیە خۆت لە وەزارەتێک کە دادەمەزرێت بۆ ئەوەی چەک لە دەسەڵاتی دەوڵەتدا بێت و هەمویان بتوان بارودۆخی سەربازی و ئەمنی سووریا کۆنتڕۆڵ بکەن هەنگاوێکی زۆر گرنگمان لە بەردەمدایە داوا لە هەمووان دەکرێت کە یارمەتیدەر بن لە تێپەڕاندنی ئەو ئاڵنگاری گەورانە و ئێستا ئەرکێکی گەورە لەسەر شانی ئەوانە ئەم بەرپرسارەتیە بەرپرسیارەتێکی گەورەیە هەموو لایەک دەبێت داوایان لێکراوە و بەشی هەرە زۆرشیان ئامادەن و هاوکاریان پێشکەش کردووە کۆبوونەوە و مشتومڕوو ڕاوێژ بەردەوامە بۆەوەی بتوان بەیەکەوە ئەم قۆناغت تێپەڕێنن و بگەن بە فەرماندەیەکی هاوبەش وەزارەتی بەرگری هاوبەش هەمولایەک لەخۆ بگرێت کەواتە چارچوبێ بێ وەزارەتە بەرگریە هەبەشدا ئەگەرم بەسێ هەسە بکەین هێزین کوردان بکەن کوجی پێکهاتێندن باکووری ڕۆژهەڵاتە سووریا هاتنە پێکینان ئەو دگەل بەشێکە گرۆپên çekdar تورکی پشتەوانیان dike opozîsyona Sûrîne niha dişardane kewata gel û li hevxistina van hêzan wê çabe çawatgeha gotûbêjkirin digel wan هێزە کوردیەکان یاخود هێزەکان ئەگەر سەر بە هەر لایەنێک بن دەبێت هەمویان پرۆژەیەکی بێنە بەشداری پرۆژێ نیشتیمانی بکەن ئەم پرۆژەیە دەبێت هەموو لایەنەکان کۆ بکاتەوە ئەمە لە قۆناغێک دروست بوون ئەم قۆناغ ئێستا کۆتایی پێهاتووە شۆڕش لە بەرژەوەندی گروپە چەکدارەکان سەرکەوتنی بەدەستێناوە ئەو قۆناغە بە تەواوی تێپەڕیوە ئێستا باسی سووریای یەکگرتووە یەکانگەری خاکی سووریای دەبێت یەک سوپا هەبێت دەبێت سووریای داهاتوو سووریای نوێ خاکێکی یەکگرتوو و یەک سوپای هەبێت داوا لە هەموو لایەک دەکرێت کە دەستبەرداری بەرژەوەندی تاکە کەسەکانی خۆیان بنەوە واز لەو پەیوەندیانە بێنن کە دەکەونە دەرەوەی سووریا و دەوڵەتی سووریا دەبێت هەموو لایەک دەست بخەن دەستی یەکتری ئەمە داواکراوە لە هەموو لایەک بە هەمان شێوش ئەو گروپە چەکدارانەی کە ئاماژەتان پێکرد لە کۆبوونەوە لەگەڵ ئەحمەدشەڕ ئامادەبوون و داوا لێکراوە بن بە بەشێک لە وەزارەتی بەرگری و لە چوارچەوەی وەزارەتی بەرگری خزمەت بکەن و بەشێک بن لە سووریا هەموو کەسێک داوای لێکراوە ببێت بە بەشێک لە وەزارەتە و دێک دامەزراوی سەربازی ڕاست و دروست لە دەوڵەتی سووریا هەبێت بۆ گەلی سووریا بێت و سووریایەکان پارێزێت
ولكن بحثي ارتشا بري بكين ارتشا بري توزان يجي بسط هزاران مانه همو كسين بسبورن بسبوريان بري برنا باش جداين ارتشي دهنه كواتا بو ارتشا بري تايبتي فرماندار نوي كسين بسبور بيوسته چ بيتا كرين گلو أنا شخصيا هذا الأمر من وەکو خۆم بەڕاستی ئەم شتەمان لە بەرچاو گرتووە گرنگێکی زۆرمان پێداوە من بۆ خۆم لەگەڵ سەرۆک وەزیران و هەندێک سەرکردەی دیکەی نوێ لە دیمەشق کۆبوومەوە قسە و باسم لەبارەی ئەم بابەتەوە لەگەڵکردن بە تایبەتی سەبارەت بەگەڕانەوەی ئەو ئەفسەرانەی کە لە سوپات جیابوونەتەوە بە تایبەتی ئەوانەی لە بەشار ئەسەد جیاب بوونەوە پێشتر بەشێک بوون لە سوپا ئێستا باڵێنێک هەیە دوای ڕێخستنەوەی نێوماڵی سووریایی چونکە وەکو دەزانێت ئێستا گروپە چەکدارەکان ئاڵنگاریەکی گەورن ئێستا بارودۆخێکی ئەمنی دیاریکراومان لە بەرچەودا پێویستە بە یەکدەستی ئەو کارە بکەین هەمومان ئێستا بە حکوومەتیشەوە لەوە تێدەگەین بەڵام هەمومان ئەو ویستەمان هەیە کە بەرژەوەندی سووریا بپێکین و وەزارەتی بەرگری هەرچی زۆر دروست بکرێت و ئەوانەی بە ئەزمون و ئەوانە دیکەش بێنە پێشەوە هەمومان ئامادەین بەشداری بکەین لە وەزارەتەدا هەمولایەک پەیوەندیان بەستووە لە چەند ڕۆژی داهاتوودا کۆبوونەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە دەبن بەڵێ ئاڵنگاری هەیە بەڵام ئاڵنگاریەکان چارەسەر دەکرێن چونکە هەمولایەک ئامادەیە نیشانداوە تا ئەو سوپایە دادپەروەری بۆ هەمومان بەدی بێنێت ولی برس رياض أسعد دام زرينيري ارتشا آزاد يا سوريا لأدلي بيجن ما بقلي سباس